بناوی خدایی بەخشندەی میهرەبان، هەزارەها هەزار حەمد و شکر و سوپاس بۆ خدای تاک و تەنیا. درود و ڕەحمەت و سڵاوی خوای گەورە بڕژێتە سەر گیانی پاچی پێغەمبەری پێشەوا و لەسەر یار و یاوەرانی تا ڕۆژی دوایی. بەڕێزان خۆشەویستان، لە زنجیرەی 22مین لە خزمەت ئێوەی بەڕێز دەگەینەوە سەبارەت بە بابەتی هاوسەرگیری هەنگاو بە هەنگاو. لە خزمەت ئێوەی بەڕێز باسی لە دوو حەڵقەی لە دوو زنجیرەی پێشوو باسی نوشوزمان کرد، نوشوزی پیاو و نوشوزی ئافرەت، ماناکەی دیاردەکان و هۆکارەکانی. لە زنجیرەی پێشوش باسی زەرەر و زیانەکانمان کرد، زەرەر و زیانی نوشوز، زەرەر و زیانی لەلایەنی دین لە ڕۆژی دوایی و زەرەر و زیانی لەلایەنی تاکە نەفسی و لە بۆ خانە و خێزان، لە بۆ کۆمەلگا، حتا لە بۆ دام و دەستگاکانی میری و حکومت. هەموو ئەوانە بەڕاستی چەندین زەرەر و زیانی زۆر گەورەیە کاتێک کە بەهۆی نوشوزەوە، کاتێک بەهۆی دەرچوون و لاملی و خۆ بە گەورەزانی و خۆ بە زلزانی ژن و پیاو بەرامبەر بە یەکتر ڕوودەدا. خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرموێ الرجال قوامون على النساء، پیاوەکان قوامون واتە ئەوان سەرپەرشتیار و هەڵسوڕێنەری ئافرەتەکانن، بما فضل الله به بعضهم على بعض. خوای گەورە دەفەرمێ ئەو قەوامیەت و هەڵسوڕێنەر و ئیدارەمان دایتە پیاو بە سەبەبی ئەوەی کەوا بما فضل الله به بعضهم على بعض، وەکو فەزل و ڕێزێک چی هەندێک کەسمان داوە بەسەر هەندێک کەس. ئینجا خوای گەورە دەفەرمێ سبحانه وتعالى وبما أنفقوا من أموالهم، وبهۆی ئەوەی پیاو ماڵ دەبەخشی، مەسرف و خەرجی خێزان لەسەر پیاوە. فالصالحات ئینجا خوای دەفەرمێ ئەو ئافرەتانەی کەوا صالحەنە لە خوا ترسن، کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێ الدنيا متاع، دنیا خۆشی و تام و چێژە، وخير متاعها المرأة الصالحة، باشترین و گەورەترین خۆشی دنیا بریتە لەوەی کەوا ئافرەتێکی صالحت هەبیتن. ئینجا وتیان یا رسول الله ئافرەتی صالحە مەبەستت پێچیە؟ پێغەمبەری خوا فەرمووی ئافرەتی صالحە ئەوەیە إذا نظرت إليها صرتك، کاتێک سەیری دەکەی هەندە بە جوانی خۆی نیشانی پیاوەکەی دەدا، بە گفت و لفت، بە خەندەیی، بە جوانی، بە جوروبەرجی جوان خۆی نیشانی پیاوەکەی دەسەڕەتکە، پیاوەکەی دڵخۆش دەکات. وإذا ئەمەرتەها ئەطاعتکە، کاتێک کە ئەمری پێ دەکەی گوێڕایەلی پیاوەکەیەتی. ئینجا پێغەمبەری خوا دەفەرمێ بە هیچ نەوعەک قبول ناکە و ئافرەتە پیاوی بێگانە بێتە ناو ماڵەکەی، بە هیچ نەوعەک، واتە عەرز و ناموسی پیاوەکەی دەپارێزیتن. خوای گەورە دەفەرمووی فالصالحات، ئەو ئافرەتە چاکەکارانە لە خوا ترسانە، ئەو ئافرەتە صالحانە قانیتاتون، هەر ئەوانن. قانیتات کەلیمەی قونوت واتە کەثرەت الخشوع، زۆر لە خوا ترسن، زۆر ترسی خوای گەورەیان لە دڵە. قانیتات یعنی مطیعات، ئەوانەی گوێڕایەلن، حافظات للغەیب، پارێزەرن لە بۆ عەرز و ناموسی پیاوەکەیان، لە بۆ ماڵی پیاوەکەیان، لە بۆ هەموو شتێکی پیرۆز و گرنگی پیاوەکەیان. للغەیبی کاتێک کە پیاوەکەیان لە ماڵ نییە، لە بەرچاویان نییە، لە دەرەوەیە، بما حفظ الله، بەو شێوەی کە خوای گەورە سبحانه وتعالى داوای لێکردینا بیپارێزن، ئاوا ماف و ئەمانەتەکانی ماڵی پێدەکانیان دەپارێزن. دوای ئەوە خوای گەورە دەفەرموێ وەلاتی ئەو ئافرەتانەی کەوا ئەی پیاوەکان تەخافونە ئێوە لێیان دەترسن، ترسان لێیان پەیدا بووە، نوشوزەهونە، کاتێک کە ئەوان ترسی تستان لێ پەیدا بووە، نوشوزەهون، نوشوزی ئەوان بەرامبەر بە ئێوە، واتە دەرچوون لە سنوور، واتە خۆ بەسلزانی و لوت بەرزی نواندن بەرامبەر ئێوەی پیاو. پیاوەکان ئێوە ئەو سێ قۆناغە ببڕن، ئەنجام بدەن بۆ چارەسەری خێزانەکانتان.
یەکەم هەنگاو فەعیضوهن ئامۆژگاریان بکە ئەوە خاڵی یەکەم وەهجوروهن فی المەضاجع ئەگەر بە ئامۆژگاری و قسەی خۆش بە ئایەت و حەدیث بە ترسان بە قەبر و قیامەت نەگەڕانە و ئافرەتە خوای گەورە دەفەرمێ وەهجوروهن فی المەضاجع لە ناو جێی نووسینی خۆتان ئێوە پشتیان تێ بکەن وازیان لێ بینن اینجا ئەگەر بەو قۆناغەژە و ئافرەتە هەر وازی نەینە هەر بەردەوام بوو لە عینادی و لاملیەکەی خۆی وەضریبوهن قۆناغی سێم هەوڵ بدەن لێیان بدەن بەو لێدانەی کە لە شەرعدا ڕۆن کرایتەوە و باس کراوە اینجا خوای گەورە دەفەرمێ دوای هەر یەکێک لەو قۆناغە ئەگەر ئافرەتەکان فەئین ئەطعنەکم گوێڕایەلی ئێوەیان کرد پەشیمان بوونەوە فلا تبغوا عليهن سبيلا ئێوە هیچ ڕێگایشتر مەگرنە بەر لە ڕێگای زوڵم و غەدر و تاوان بەرامبەر بەو ئافرەتانە إن الله كان عليا كبيرا ئەگەر ئێوە زوڵم لە خێزانەکانتان بکەن دوای ئەوەی پەشیمان بوون إن الله كان عليا خوای گەورە باڵا دەستە لەسەر هەموو باڵا دەستی خوا باڵا دەسترا کەبیرا خوای گەورە هەموو گەورەیە گەورەتر ئاگادار بە نەکەی توانە و دەسەڵاتی خۆت بەرامبەر بە خێزانەکەت بنوێنی و غەدری لێ بکەیت کەواتە قۆناغی یەکەم بۆ چارەسەری نوشوزی ئافرەت یان نوشوزی پیاو یەکێک لەو هۆکارە لەو ڕێگانی کە خوای گەورە سوبحانەه وتەعالا دایناوە خستووتێ بەردەستی ئێمەی پیاو یعنی ئەو دەوان سێ قۆناغە خاصە لە بۆ ئەگەر ئافرەت ناشیزە بی بەڵام ئەگەر پیاو نوشوز بکە خوای گەورە لە قورئانی پیرۆز یەک ڕێگای لە بۆ دانایە یعنی ئەگەر ئافرەت وەئین امرأة ئەگەر ئافرەتێک خافت من بعلها ترسا مەترسی لێ پەیدا بوو لە مێردەکەی نوشوزن لەوەی کە پیاوەکەی لاملی و عینادی یان لود بەرزی بنوێنی بەرامبەری خۆی بە گەورە زال بکاتن بەرامبەر بە خێزانەکەی ئەو ئیعراضن یان پشتی تێ بکە فلا جناح عليهما أن يصلحا بينهما صلحا لەو کاتەدا لە ئەو ئافتە گوناحی ناگاتێ گوناح ناگاتە ژن و پیاوەکە یان خزم و کەسەکانیان سڵحیان لە نێوان بکەن بزانن کێشەکە چییە و دارێک بە بەینیان دابین و عیلاجیان بکەن کەواتە لێرە نوشوزی ژن لەگەر نوشوزی پیاو لێک جیایە نوشوزی ئافرەت سێ قۆناغی هەیە نوشوزی پیاو یەک قۆناغە کاتێک کە پیاو نوشوز دەکا ئافرەت یەک ڕێگای لە بۆ هەیە ڕێگای ئیسلاحە کەواتە لێرەدا ئێستا ئەمە باسی ئەو سێ هەنگاوە دەکەیت ئەو سێ هەنگاوەی کەوا ئافرەت دەبی بیگرت پیاو دەبی بگرتە بەر لە کاتی نوشوزی خێزانەکەی یەک لەو خاڵانەی کە زۆر میمە هەنگاوی یەکەم فەعیضوهن خوای گەورە دەفەرمێ ئامۆژگاریە بکەیت یەکەمیشت کەلیمەی وەعظ چییە هەنگاوی یەکەم وەعظە وەعظ معنای چییە تەوان زانایان ئەوها پێناسی وەعظ دەکەن ئەویش دەرێ الكلام المؤثر على القلب الكلام المؤثر قسەیەکی زۆر کاریگەر لەسەر دڵی ئینسانەکەی ئەو وەعظە هەن خوای گەورە یەکێک لە ڕێگاکانی دعوە ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة يكم ذا الحكمة داناي عند والموعظة الحسنة موعظة حسنة أحسن شتك يعني برين كلمة كلام الله خير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم باشترين كلام إخوان تاكترين ريقاو سنة پیغمبر صلى الله عليه وسلم كواتە لێ باشترین شت کە ئینسان وەعظ و ئامۆژگاری ئافرەتی پێ بکە ئەویش وەعظ و ئامۆژگاریە یەکەم بە ئایەتی قورئان دووەم بە فەرموودەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم عەظەمەت و گەورەی خوای بە بیر بینتەوە ئەی ئافرەت لە خوای بترسێ بیر بکەوە خوای گەورە غەزەبمان لێ دەگری ئەی ئافرەت ئەگەر وا بکەی هەڕەشەکانی خوا و پێغەمبەر لە بۆ ئافرەت وایە بە بیری بینتەوە لۆ یەکێک لەو هۆکارانە بەڕاستی ئێمە کە حەقی خۆیتی گرەی بکەین زۆر جار ئافرەت هەندێک جار مەحرومە لە زۆر بابەتی ڕۆحی یعنی بەشێک لەوانە پیاوەکان هۆکارن لۆیە برای بەڕێز یعنی هەندێک جاروێ پێویستە ئافرەتەکەت خێزانەکەت تێکەڵی خەڵکانێک بی جێبیستی هەندێک قسە بیتن لۆ ئەوەی کەوا
بەڕاستی شەحنی ئیمانەکەی دانە بەزیتن لە کۆڕ و مەجلیسەکان مەسەلەن لە خوێندنی قورئان لە کۆڕ و مەجلیسەکانی قورئان لە بەرکردنی قورئان تەفسیر تەجوید ئەوانە دەبتە هۆکارێک لەوەی کەەوە ئەو ئافرەتە تێکەڵی خەڵکی باش بیتن و ئیمانی دانە بەزیتن و بیر لە قبر و قیامەتی خۆی بکاتەوە لێیە بەڕاستی خاڵی یەکەم لە وەعظ ئەوەیە کە گوتمان دەبی قۆناغی یەکەم ئەوەیە کە بە مەوعیظە و واروها ئامۆژگاریکردنەی کاریگەر لە بۆ ئەو ئافرەتە ئەوە خاڵی یەکەم یەک لەو شتانی کە ئینسان ئەگە پێش ئەو هەنگاوەش زۆر جاری وایە ئافرەتێ زۆر لامل و عینادا مەرز نییە پیاو هەموو ڕێگا کاری لەگەر بگرێ ئەگەر هەندێک جاری وایە ئەگەر پیاو سەبر بگری لەسەر هەندێک طبیعەتی ئافرەتەکەی خێری دەگاتێ بزانە خوای گەورە دەفەرموێ وإن كرهتموهن شيئا فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا أي پیاوەکان ئەگەر ئێوە شتێکتان نابەدڵ بوو ڕقتان لە هەندێک صفەتی خێزانەکانتان بۆوە بەڵام سەبرتان لەسەر گرت فعسى وإن كرهتموه شيئا فعسى أن تكرهوا شيئا بێگومان هەندێک شتێ ئێوە کە ڕقتان لێیتی بەڵام ويجعل الله فيه خيرا كثيرا خوای گەورە خێرێکی زۆر چاکتر و باشترتان بە قسمت دەکات ئەو خێرا كثيرا لە تەفسیرەکان دەڵێ یەک لەوانە ئەجرە یەک لەوانە ئەجرە یعنی ئەجری سەبرگرتنی پیاو لەسەر قسەی ناخۆشی خێزان لەسەر نوشوزی ئافرەت ئەجر و پاداشتێکی زۆر گەورەی هەیە کە خوای گەورە پاداشتی ئەو پیاوەی دەداتەوە بەرامبەر بەوەی کەوە سەبری گرتیە بەرامبەر بە خێزانەکەی بەرامبەری هەرس و کەوتی یان تەسەڕوفی زد بە زدی نەکردیە لۆیە ئەو سەبرگرتنە ئەجر و پاداشتێکی زۆر زۆر گەورەیە کە ئینسان خوای گەورە دەیداتە پیاو لۆیە تەمەشا بکە لە فەرمودەیەک هەیە من صبر على سوء خلق امرأته پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک سەبر و ئارام بگری لەسەر هەندێک صفات و خوڕەوشتی خێزانەکەی کە بەدڵینە ئەعطاه الله من الأجر خوای گەورە پاداشتێکی ئەو تۆی دەداتەوە مثل ما أعطى أيوب على بلائه چۆن خوای گەورە پاداشتی ئەیوب پێغەمبەری داوە لەسەر ئەو بەڵاو موسیبەتەی هەمان ئەو پاداشتەی دەداتەوە ومن صبرت على سوء خلق زوجها هەر ئافرەتێکیش سەبر بگری لەسەر طبیعەتی ناخۆشی پیاوەکەی أعطاها الله مثل الثواب آسية امرأة فرعون خوای گەورە چ پاداشتێکی داوە ئاسیەی کچی مزاحیم ژنی فرعون خوای گەورە هەمان ئەو پاداشتەی و ئافرەتەی دەداتەوە خوشک و برایانی بەڕێز هاوسەران یعنی هەندێک شتێک دەبی لۆ خوای بەجێ بێلین ئێمە لێیە سەبرگرتن خێر و ئەجر و پاداشتێکی زۆر گەورەی هەیە لە فەرمودەیەک پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم استوصوا بالنساء خيرا ئەی پیاوەکان ئامۆژگاریتان دەکەم لەگەڵ ژنەکانتان باش بن استوصوا بالنساء خيرا فإنهن خلقن من ضلع الأعوج چونکە ئافرەت لە چەند پەراسوێکی خوار خەڵق کراوە وإن أردت تقيمها كسرتها ئەگەر بتوێی ئەو پەراسە خوارەی کەوا پەراسوی هەمومان ئاوا خوارە سنگمانی پێ داپۆشیە هەر کەسێک بێ ئەو پەراسە خوارەی قیت کە ڕاست کاتەوە کەسەرتەها دەیشتێنی ڕاز نابتەوە کەسەرتە عین تەڵەقتەها مەجبوری تەلاقی بدەیت تەلاقی شتێکی خۆش نییە لە بەرخاتی منداڵەکانت لە بەرخاتری خەسوو خەزورت لە بەرخاتری تێگنەچوونی ئەو هێلانە و عائیلەی خۆت قەت بیر لەوەی بکەوە سەبرت هەبی ئافرەتەکەش بە هەمان شێوە لۆیە اینجا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم وإن أعوج الشيء ما في أعلاها خراپترین شتی خواری ئافرەت ئەوەی سەریتی زمانەکەیتی لۆیە إن أردت تقيمها كسرتها ئەگەر بتوێ ئەو زمانە خواری ئافرەت ڕاستکەیەوە بەخوای قەت ناتانی ئیلا مەگەر تەلاقی بدەی و بە تەلاق چاپ بیتەوە لۆیە ئەو خاڵە زۆر میمە ئینسان ئاگداربی خاڵیشتر یەک لەو خاڵانی کە زۆر میمە هەندێک جاری وایە پیاو زۆر دڵناسکە یان ئافرەت زۆر دڵناسکە بەرامبەر بە پیاوەکەی لۆیە پیاو نابێ ورد تەمەشای شتەکانی ئافرەتی بکە ئەو قسەت کرد مەبەست ئەم بوو ئەدیل و وات کرد ئەو شتانە بەڕاستی مەشاکلەکان گەورە دەکاتن دەبێ پیاوی عاقڵ تێگەیشت و شتە گەورەکان گچکە بکاتەوە
وەک شتە بچووکەکانیش چاپۆشی لێ بکە. یەک لەو شتانی کە زۆر گرنگە لە مەوعیظە التەخەوف بالله، ترساندنی ئافرەتە بەخوای گەورە و بە دۆزەخ. لۆیە ئەو خاڵە زۆر مهمە ڕەچاو بکرێ لە مەوعیظە. خاڵیشتر کە زۆر مهمە لە کاتی مەوعیظە کە خوای گەورە دەفەرمێ فەعیظوهن، وەعظ ئەوەیە تەرغیب و تەرهیبی تێدابێ، هەم تەرهیب هەم تەرغیب، یعنی ترساندن بە دۆزەخ، ترساندن بە هەندێک شتی دنیایی، بە عاقیبەتی خراپی ئەو ئافرەتەی ئەگە بەردەوام بی لەسەر ئەو نوشوزە. ئینجا هاندانی بە پاداشت بەخێر، ئەی ئافرەت ڕاستە فەقیرین، ڕاستە خوای گەورە تاقی کردینەوە، ڕاستە ئێمە نەخۆشین، بەڵام ئەجر و پاداشتەکەمان گەورەیە، باسی بەهشتی دەبوو بکرێ. بەوانە خاڵێکی زۆر مهمە. خاڵیشتر لەو خاڵانەی کە زۆر مهمە لە کاتی وەعظ و ئامۆژگاریکردنی ئافرەت التەربیە الدینیە والتەعلیم. کاکە مەحاولە بکە لە ماڵەکەی خۆت ئەگەر خوێندەواری یان ئەگەر نا خۆت لەگەر خێزانەکەت هەندێک کەسی شارەزە هەیە خۆتان یعنی بڕۆنە ئەو مەجلیسانە. کاکە خۆش ئەگەر نەخوێندەواری هیچ خوێندەواری نییە خۆ دەتوانی بچی لە مەجلیسێکی عیلمی دابنیشی. مەسەلەن دکتۆر عوسمان هەڵەبجەیی هەموو شەوی شەموان شەموو لەسەر یەکشەم کۆڕەکی مەجلیسێکی ئیمانی زۆر خۆشیەیە تەفسیری قورئان دەکات. تەفسیری قورئان بەرەکەتە لەو پیاوان لەو ئافرەتان زای چ خەیر و بەرەکەتەکە بڕۆ لەوێ دانیشە. خۆ یعنی ئەگەر هیچ نەبی مەجلیسێکی ئیمانیە، مەجلیسەکە مەلائیکەتی تێدایە، مەجلیسەکە خوای گەورە لەکن مەلائیکەتەکان فەخر و شانازی پێ دەکا و باستان دەکات، لۆ ناچی بەشداری ئەوانە بکەیت. ئەوە مای بەرەکەت و ڕەحمەتە، شەحەمبوونەوەی ئیمانە لە بۆ خۆت و خێزانەکەت و کچ و کوڕەکانت. خاڵیشتر مەوعیظە ئەوەیە ئینسان زۆر جاری وایە ڕەنگە بلۆ خۆمان ژن قسەی پیاوی زۆر بە چاک وەرنەگری، بەڵام دەتانی برایەکی خێزانەکەت، برادەرەکەت، کەسێکی نزیک، کەسێکی وا کاریگەربی، مامۆستایەکی ئاینی بەوی برێ نەسیحەتی خێزانەکەت بکە، جاروی خوشکەکی خێزانەکەت، جاروی خەسووت داکت پێی برێ وەڵڵی قیچێک نەسیحەتی خێزانەکەم بکە بەنەوعەک بەڕاستی تەئسیر و کاریگەری زۆری دەبیتن. لۆیە بەڕاستی مەسئلەی فەعیظوهن خوای گەورە سوبحانەهو وتەعالا هەنگاوی یەکەم چارەسەری گرفتی بەینی ژن و پیاوان مەوعیظە و قسەی کاریگەر و تەئسیر بە تەئسیرە لە بۆ ژن و پیاو. ومێدەوارین خوای گەورە سوبحانەهو وتەعالا دڵمان پڕ بکە لە بەختەوەری لە ئیمان لە خۆشەویستی خوای گەورە و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم. خوای گەورە هەرچی بەڵا و نەخۆشی و ناخۆشی و گرفت و کێشەیە لە ماڵەکانمان بەدەر بنێ. والسلام عليكم ورحمة الله وبركاته.